بڵێ ئەو هێلە لە ساڵی 2013 دامان مەزران دوای ئەوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان هی 2020 ئیعلان کرا کە ئێمە گرنگی بە کەرتی تایبەت دەدەین وەکو هەنگاوێک بوو گرنگیدان بە کەرتی تایبەت پێویستە کرێکارانی کەرتی تایبەت مافەکانی خۆیان بزانن ئەگەر پرسیارێکیان هەبێتن ئەگەر سکاڵایەکیان هەبێتن لەسەر خاوەنکارەکانی خۆیان ئێمە ئەو هێلەمان دامەزران بەڵام دوای قەیرانی دارایی بەسەردا هات ئەو کاتە هێلەکە ئەکتیڤ بوو لە کاتی دەوامی فەرمیە کرێکارەکان هەمویان نیان دەتوانی پەیوەندی بکەن هەندێکیشیان ئێوارە دەیانویست پەیوەندی بکەن کەچی ئێوارە کەس وەڵامیان نەدەدایەوە چونکە هێلەکە هەر لەناو دیوانی بەڕێوەتی گشتیدایە ئەو هێلە دەتوانن بە هێلی ئاسیاسێل و بە هێلی کۆڕێک تەلەفۆن بکەن بە تایبەتی هێلی ئاسیاسێل ئەگە تەلەفۆن بکرێتن بە باڵاشە هیچ سنتی لە کرێکار ناڕواتن بوو پەیوەندیکردن هەر کەسێک پرسیارێک هەبێتن کرێکار بە یان خاوەنکار بە یان سکاڵایەک هەبێتن یان کێشەیەک هەبێتن یان پرسیارێکی یاسایی هەبێتن بزانن کە مافە یاسایەکانی چین دەتوانن پەیوەندی بەو هێڵا بکەن دوای کە ئێمە لەگەڵ ڕێکخراوی جیایزر قسەمان کردوتمان ئەو هێڵەمان هەیە زۆر دڵیان پێخۆش بوو وتی ئێمە نەمانزیێن ئەو هێڵەتان هەیە ئەوان هەستان یارمەتی ئێمەیاندا کە هێڵەکە بەردەوام بێتن تا سعات 5 ئێوارە ئێستا سێ فەرمانبەری دیکەی گرێبەست بوو ئێمەیان دابین کردوون بۆ ئەوەی تا سعات 5 ئێوارە بەردەوام بیتن ئێستا هێڵەکەش بەردەمەوە حتمما زۆر پەیوەندی دێن پەیوەندی جیاواز دێن هەندێک جار پەیوەندی چەوتیش دێتن کابراایك تەلەفۆن دەکە پەیوەندیکە چەوتە هەندێک کابراایك تەلەفۆن دەکە پرسیارێک دەکە کە ئەو پرسیارە ئیشی هێڵەکە نییە چونکە هێڵەکە پرسیارەکە ئیشەکەی تەنها بوو وەڵامدانەوەی ئەو پرسانەیە ئەوانەیە کە پەیوەستن بە ڕەوشی کرێکاران لە کەرتی تایبەتدا و ماف و امتیازەکانیان یاسایی کار و هەروەها پەیوەستە بوو بە کارخستنی ژێکی کابراای تەلەفۆنی بە بکاتن بیاوێتن خۆی ناونۆز بکاتن لە بەڕێگەی ئەو هێڵەیە یان ڕێنیشان دەردەبێتن بۆ ئەو لە کەمە شوێنە پێ فلان شوێن خۆی ناونۆز بکە هەر کاتێک دەرفەتێکی کارمان دۆزیوەتەوە ئەو کاتە تەلەفۆن زۆربەی جاران ئێمە لە دیدارە تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکاندا ئێمە باسمان کردووە بەڵام وەکو هیچ تەلەڤیزیۆنێک ئامادە نەبووە ڕێکلام بۆ ئەو هێڵە بکاتن بە بەڵاشی هەموو تەلەڤیزیۆنێک تەنانەت تەلەڤیزیۆنە ڕسمیەکانیش ئەوانەی حکومیشن نەک ئەوانەی کەرتی تایبەتن هەمویان داوای پاران دەکرد و لەو ماوەی ڕابردوش بەهۆی قەیرانی داراییەوە وەزارەت ئەو پارەی نەبوو بۆ ئیعلان سەرف بکاتن کە ئیعلانێکی گەورەی بۆ بکەن تەنها وەکو ئێستا کە ئەم لێدوانت بۆ دەدەم لە لێدوانەکە دەڵێم هێڵێکی یارمەتیدانی کرێکارانمان هەیە کە ژمارەکەی 5500